هاوشێوەی مێژووە سیاسیەکەی مێژووی ئابووری عێراق پڕ لە نشێوی و ئاڵۆزیە. ئەم نشێ و ئاڵۆزیە نشێوی و ئاڵۆزی تری لێبەرهەمدێ. دواهەمینیشیان دابەزاندنی بەهای دیناری عێراقیە بەرامبەر بە دۆلار. ئەماش ڕاستەوخۆ کاریگەری لەسەر ئابووری عێراق بەگشتی دروست دەکات. لە بوژانەوەی ئەم جارەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە دەکەین. دەپرسین ئایا لە ساڵی 2021دا دەرمانی دەردە ئابووریەکان دەکرێت یاخود هەمان سیناریۆی ساڵانی ڕابردوو دووبارە دەبێتەوە. دوایین گۆڕانکاریەکانی دۆخی ئابووری عێراق دابەزاندنی بەهای دیناری عێراقی بوو بەرامبەر بە دۆلار. هەندێک جار دەوڵەتان پەنادەبەنە بەربڕیاری دابەزاندنی بەهای دراوی نیشتیمانیان لە پێناو دووبارە گەڕاندنەوەی هاوسەنگی لە تەرازووی بازرگانیدا و کەمکردنەوەی بەهای دراو. بەڵام حکومەتی عێراق تەنها یەک ئامانجی هەبوو، ئەویش پڕکردنەوەی بەشێک لە کورتێنانی بودجەی ساڵی 2021. بەڵام بە پێی پێشبینیەکان بۆ ئەم ساڵ عێراق ساڵێکی سەختی ئابووری دەبێت، ئەمەش کاریگەری تەواوەتی دەبێت لەسەر هەرێمی کوردستان. لە سەرەتای ساڵی 2021دا کۆمەڵە گۆڕانکاری زۆر بە خێرایی ڕوویاندا دیارترین نیشان دابەزینی بەهای دیناری عێراقیە بەرامبەر بە دۆلار. پێشبینیەکانتان چییە بۆ ئەم ساڵ؟ ئێوە زۆر مەیدانیان لە ڕۆ پێویتان کردووە لە چەند ڕوویەکەوە. قەیرانەکانی ئەم دواییە کە ڕوویە لە دوای پەتای کۆڕۆنا و دابەزینی نرخی نەوت ئەمە هاوشێوەی هەبوو لە 2014 و 2015 بەڵام بەبێ پەتای کۆڕۆنا و بەبێ گۆڕانکاری لە نرخی دینار و دۆلار بوو. ئەو کاتەکە ئەو قەیرانە ڕوویە بە حکمی ئەوەی دەستەی ئامار ڕووپیەوەکان ئەنجامات و بەردەوامیش بوو لەسەری بینیمان نرخی بەکاربەر واتە نرخی شتومەک و خزمەت گوزاریەکان لە ناو بازاردا لە 2016 و 2017 چ گۆڕانکاریەکی بەسەر هات و هەروەها ڕێژەی بێکاری و ڕێژەی هەژاریش کە لە تا 2014 بەرەو دابەزین بوو لە 2015 و 16 و 17 بەرز بووەوە بە تایبەتی لە 2015 کە لە ناوەڕاستی قەیرانەکە بووە کاتە ڕێژەی بێکاری لە 6.5% بوو بە 13.5%، ڕێژەی هەژاری لە 3.5 یان 4% بەرز بووە بۆ 12.5%. ئەو کاتە شەڕی داعش بوو و بەڵام یەک فاکتەری هاوبەش هەیە مۆزوعی دابەزینی نرخی نەوت و کاریگەریەکەی لەسەر ئابووری عێراق و هەرێمی کوردستان. کەواتە ئەگەر پارەکەم بوو نرخی شمەک و کاڵا و بەرهەمیش لە بازاڕەکاندا گران بوو هەڵاوسان ڕوو دەدات؟ خۆی هەڵاوسان دوو فاکتەری هەیە. یەکەمیان تۆ کە قیمەتی دراوەکەت گۆڕانکاری بەسەریەت بەرەو بەرزبوون یان بەرەو نزمبوون. دووەمیشیان قەبارەی دراو وەکو تۆ باست کرد لە ناو بازاڕەکاندا قەبارەی دراو طبعاً بە دراوی نیشتیمانی خۆت کە لە ناو بازاردا چەندە قەبارەی. ئێمە زانین لە دەستەی ئامار کەرتی گشتی فاکتەرێکی سەرەکیە بۆ بژانەوەی بازار و بەرهێنانیش بە هەمان شێوە. ئەگەر کەرتی گشتی ئەو پارەی نەهێنا بە دراوی نیشتیمانی بۆ ناو بازارەکاندا واتە تۆ هێزی کڕین کەمترە بێت و ئۆتۆماتیکیەن بە نەزەریەکی ئابووری بەسیط ئەڵێ تۆ ناتوانیت ئەو نرخانەی کە ئەتەوێت جێگیریکەی گۆڕانکاری بەسەریەت. لە حاڵەتەکەی ئیستادا تۆ دراوەکەت کەمترە چونکە کەرتی گشتی هێشتا توانای ئەو دابینکردنەی نییە، بەڵام قیمەتی دیناریش بەرامبەر دۆلار نزم بووەتەوە. ئەمە بێ بزانین گۆڕانکاریەکان چۆن ڕووەدا. بەڕاستی من ناتوانم ئستا بڵێم چی بەسەریەت، بەڵام بەگشتی و لە ڕێگای ڕووپێوی ماگانەی دەستەی ئامار بۆ نرخەکان بۆمان دەرەکەوێ و لەم دەڕۆژەی دوایینی ساڵی 2020 ئێمە هەستاینەوە بە سەردانی بازارەکان سەر لە نوێ بۆەوەی بزانین گۆڕانکاریەکان چۆنە تاوەکو لە راپۆرتی مانگی 12 نرخی بەکاربەر بتوانین ئێمە دەری بکەین و بزانین چه گۆڕانکاری ڕوویاوە. ئەوەی من بیزانم حکوومەتی عێراقی بە ماوەیەکی دیاریکراودا ئەو سیاسەتە بەکاربێنێ بۆ ئەوەی بتوانێت موچەبات دۆلار بفرۆشێت دیناری زیاتری دەستکەی بەبێ ئەوەی هەوڵبات دینار چاپ بکات، چونکە ئەگەر دینار چاپ بکات کاریگەریەکەی زۆر خراپترە بێت. ئەزانین ئێمە
ساڵانی نەوەتەکان حکوومەتی پێشووی عێراق دیناری چاپ کرد کە دیناری چاپ کرد بەبێ ئەوەی بەرامبەری نەقدی ئەجنەبی هەبێ لە بانق و نە ئاڵتۆنیشی هەبێ بۆ ئەوەی بیگرێتەوە وای لێ کرد کە دیناری عێراقی بەهاکی نەمێنێت و خەڵقیش متمانەی پێ نەمێنێت ئەمە یەکێکە لە بەرکەوتە سلبیەکانی گۆڕانکاری لە نرخی دراوی نیشتیمانی کە تۆ متمانەت نەمێنێ. ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستان چۆنە ئێستا مەسەڵەن پێی دوایین ئامار لە لای بەڕێستان چییە و بەپراود بە پارێزیەکانی خوار و ناوەڕاستی عێراقیش؟ نا ئێمە هەر لە قەیرانی ڕابردووش کە لە 2015 و 16 ڕوویە ئێمە توانیمان ڕێژەکان دەربێنین. ڕێژەکان ڕاستە بەرز ببوو تا 13 وەکو باسم کرد لە 2015 بەڵام دواتر دابەزیەوە بۆ 9% لە 2018 کە دوایین ڕقەمە لە لامان کە دوایین ڕێژەی لە لامان. ئەگەر بەراوردێکی ینی هاکەزایی بکەین لە مابینی هەردوو قەیرانەکە تەسەوڕەکەین ڕێژەی بێکاریەکە هەر ینی لەم ساڵەدا کە ئێمە دوای مانگی یەکیان لە ناوەڕاستی مانگی یەکی ئەم ساڵی 2021 ئامادەکاریەکانمان کردووە ڕووپێوی بێکاری دەست پێ بکەین تۆزێک دواکەوتن ڕوویە لەلایەن عێراقەوە چکە ڕووپێەوە هاوبەشیەکی نێمە لەگەڵ دەستگای ناوەندی ئامار بەڵام تەسەور ناکەین ڕێژەکە لەوە زیاتر بێت تەسەوڕەکەین تۆزێک کەمتریش بێ بەنسبەت هەژاریشەوە ئێمە زانین هەژاری جاری ڕابردوو پەیوەندی بە ئاوارەکان و پەنابەرانەوە هەبوو کە زیاتر ڕویان کردە هەرێمی کوردستان ئێستا وەزع جێگیر بۆتەوە زیاتر ئەگەریش هەژاری زیای کردبێ بۆ ناگاتە ئەو ڕێژەیە بە قەناعەتی ئێمە کە گەیشت بۆ 12.3% بە عێرەنا لە عێراق وەزعەکەی زۆر ئاڵۆسترە ئێمە کە 12.5% بووین لە 2015دا عێراق ڕێژەی هەژارەکەی لە سا 90 بوو. ڕێژەی بێکاری لە عێراقدا 31 تێپەڕاندووە زۆرترین ڕێژەی بێکاری لە نێوان گەنجاندایە بە جۆرێک بە ڕێژەی 140 ڕێژەی هەژاری 123 واتە 1,400,000 خێزان لە عێراقدا لەژێر هێڵی هەژاریەوە دەژین. کرێی کارکردن 2 ملیۆن کەس لە عێراقدا ڕۆژانە بە کەمتر لە 10,000 دینار کار دەکەن. زێڕی ڕەش بۆ عێراقیەکان داهاتێکی تاقانەیە زیاتر لە 93 پێش بە داهاتی نەوت دەبەستێت. بۆ ئەم ساڵیش 1 بەرمیل نەوت بە $42 خەملێنراوە بۆیە لە ئەگەری بەرزبوونەوەی نرخی نەوت بۆ $6 دۆخی ئابووری عێراق باشتر دەبێت بەڵام ئەوەی ئێستا دەگوزارێت ژیانی هاوڵاتیانی عێراق خراپتر دەبێت و ڕێژەی هەڵاوسانیش بەرز دەبێتەوە. سەرڕای ئەو دۆخە سیاسی و ئابووری کە لە عێراقا خۆی دەگوزارە ئێستا دابەزینی بەهای دیناری عێراقی بەرامبەر بە دۆلار چ کاریگەریەکێ لەسەر ئابووری عێراق بەگشتی و پێشبینیەکان چییە بۆ ساڵی 2021؟ زۆر بە سادەیی پێتی بڵێم یعنی پێشبینیکردن بۆ دۆخی ئابووری عێراق وابەستەیە بە پێشبینیکردن بۆ نرخی نەوت چونکە نزیکی 93 داهاتی عێراق داهاتی نەوتە ئەگەر نرخی نەوت بەرز ببێتەوە داهات زۆرترە بێت. هەموو ئاماژەکان بەرەوە ئەوەن کە ئەو ڤاکسینانە کاری خۆیان ئەەکەن ینی دۆخەکە پشت بەو ڤاکسینانە دەبەستێ ئەگەر ڤاکسینەکان بەو شێوەی کە بانگەشەی بۆ دەکرێت کاری خۆیان بکەن و نەخۆشی ئەو پەتای کۆرۆنا لاواز ببێ و بەرەو کۆتایی بڕوە ئێمە بەرزبوونەوەی نرخی نەوت دەبینین لەوانەیە تا نزیکی $6 بڕوە و بەرەو زیاتریش ئەگەر دۆخەکە گەشەی ئابووری باشتر بێتەوە. لەو حاڵەتەشە دۆخی ئابووری عێراق باشترە بێت چونکە عێراق ئەگەر نرخی نەوت بگاتە $6 ئەسڵەن پێویستی بە دابەزاندنی بەهای دیناریش نییە. بۆیە من بەگشتی گەشتبینم بۆ ساڵی 2021 و باوەڕم وایە دۆخی ئابووری 2021 باشترە بێت تا 2020. ئەنجامی کەڵەکە بووی 40 ساڵی ڕابردوو بە ساڵێک 2 ساڵ جێبەجێ نابێت چاک نابێتەوە هەتا ئەو دەوڵەتەی کە ئێستا لە عێراقا هەیە هەتا دیدگای خۆی بۆ سیاست بۆ ئابووری بۆ ئیدارەدانی دەوڵەت بە گشتی نەگۆڕێ. باشترین سەردەمانێک کە عێراق هەی بووە سەردەمی هەفتاکان بوو. بەشێک لە وڵاتان دراوی نیشتیمانی خۆیان بەهاکەی دێن نەخوارەوە لە بەرامبەر کۆمەڵی ئاماچ لەوانە ڕاگررتنی تەرازوی بازرگانی ڕاکێشانی وەبەرهێنانی بیانی ئەوەی کە لە عێراقا ڕوویداتەن هەیەک ئامانجیت هەبوو ئەویش بۆ موچە ئایان بڕیارەی بانکی مرکزی چۆن لەی بڕیارێکی ڕاست بوو خۆی بڕیارەکە چاوەڕوان کراوە بەس ئەمە دۆخەکە باشترەکات تەماشا بکە تۆ دەورە دراوی بە کۆمەڵێک وڵات ئەم وڵاتانە وڵاتی منتجن بەرەمهێنەرن
تورکیا وڵاتێکی بەرەمهێنەرە، ئێران وڵاتێکی بەرەمهێنەرە، ئەمانەش بازارەکەیان عێراقە. هەتا مەسەلا ئەو دوو وڵاتە هەندە جار هەر عەمدیەنیش بۆ خۆیان ڕۆڵیان هەبووە لە دابەزاندنی بەهای دراوە نیشتیمانیەکەیان، چونکە کە دراوی نیشتیمانی هاتە خوارێ تەکلیفەی ئینتاج تێچووی بەرەمێنان کەم دەبێتەوە. ئەوە وا دەکات بەرووبوومەکانت بە نرخێکی هەرزانتر بفرۆشرێ، بۆیە قەت نەدەبوو بەرووبوومی ناوخۆی عێراق قەت نەیدەتوانێت ڕکابەری بەرووبوومی ئەو دوو وڵاتە بکات. بۆیە ئەو بڕیارە بە باوەڕی من دەبوو زووتر بدرایە عێراق، دەبوو زووتر بیکردایە، بەڵام بە پلە بە پلە لە باتی ئەوەی لە یەک ساڵە مەسەلا 25,000 دینار بخاتە سەر نرخێ یان 27,000 دینار بخاتە سەر نرخەکە، دەبوو ئەو هەنگاوە بۆ نمونە 30,000 دینار بخاتە سەر نرخ، بەڵام بە 3 ساڵ ئەم پلە بە پلێ، چونکە ئەلێرا جۆرێک لە شێواوی لە بازار دروست کردووە. ئەگەر پلە بە پلە بواە بە 3 ساڵ ئەو ئیشە بکرایە، باوەڕم وایە ئەو کاریگەریە سلبیانەی نەدەبوو. باس دەوە دەکرێت چینێک نامێنێت، چینی هەژار هەیە و چینی دەوڵەمەندەیە، چینی وەسەد نامێنێ، مامناوە نامێنێ. ئایا ئەمە کاریگەری نەرێنی دروست ناکات لەسەر ئابووری عێراق؟ بە شێوەیەکی گشتی چینی مامناوەند بەرەو نەمانە ڕوە دوو چین دروستە بێت، چینێک کە دەوڵەمەندێکی فاحشە، دەوڵەمەندێکی زۆر ناڕەوایە، دەوڵەمەندێکی زۆر خەیاڵیە و ئەوانە هەموو پارە و بزنس و ئەوەکانیشان دەبنە دەرەوەی عێراق، تەنها لێرە سەرپەرشتی بزنسە ناشەرعیەکانیانەکەن و چینێکی تریژ هەیە خەڵکێکی ڕەشوکی و هەژارە و ئەم چینە بە شێوەیەکی گشتی ژیانیشی دابین نەبووە. نەمانی ئەو چینە وەسەتەی کە باسمان کرد ڕاستە و خۆ ڕنگدانەوەی دەبێت لەسەر سەقامگیری سیاسی ئابووری کۆمەڵایەتی، چونکە ئەو چینە عەقڵی کۆمەلگایە، بەڕێوەبەری ڕئیسی کۆمەلگایە و ئەو چینە خاڵی بەیەکگێنەری چینە دەوڵەمەندەکە و چینە هەژارەکەی. سیستەمی ئیداری عێراق سیستەمێکی زۆر زۆر خراپ و کۆنە، ئەو شێوازە کارگێڕی دابشکاری پارێزگا و هەیکەلەی وەزارەت و هەیکەلەی دەوڵەت ئەوەش پێویستی بە چاوپێداخشانەوە هەیە. کەرتی گشتی لە عێراقا گەلێک گەورەیە، دەبێت گچکە بکرێتەوە و کاریگەر بکرێت، وەکو گوتمان ئەم میلیشیا و گروپ و ڕوانگە سیاسی و دەسوەردانی وڵاتانی دەوروبەر و عشایر کە ئەوانی شتێکیان بەدەسە و خاوەن مەساڵحی ئابووری، دەبێت دەوڵەت بەسەر هەموو ئەمانە زاڵ بێ، ئەنجا بیر لە بەدیلی نەوت بکاتەوە. بەڕێی من کشت و کاڵ ناتوانێت بێتە بەدیلی نەوت بۆ عێراق، چونکە عێراق کێشەی بنەڕەتی لە کەرتی کشت و کاڵا هەیە، عێراق کێشەی ئاوی هەیە، عێراق کێشەی بە بیابانبوونی هەیە. باسی ئەوە دەکرێت لە 30 ساڵی داهاتوودا تەنها لەسەر ئەو مەساحاتانەی لەسەر ڕووباری دیجلەیە کەمتر لە 1 ملیۆن هێکتار زەوی دەمێنێتەوە بۆ کشت و کاڵکردن، لەبەرەوەی دەبێتە بیابان و ئاوی نامێنێت. عێراق لە سەدا 93 پشت بە داهاتی فرۆشی نەوت دەبەستێت. داهاتەکەی 92 تریلیۆن دینارە، خەرجیەکانی 150 تریلیۆن دینارە. ئەم ساڵ عێراق 58 تریلیۆن دینار کورتهێنانی دەبێت. لە عێراق 6 ملیۆن موچەخۆر هەیە، لە سەدا 60 بودجەی عێراق بۆ موچەخۆرانی دەبێت. کەمکردنەوەی بەهای دیناری عێراقی و دراو هاوکاری کەمکردنەوەی فشارەکانی سەریەدەگی بانکی ناوەندی دەکات لە دراوی بیانی. ئەمەش یەکێک بوو لە بیانۆکانی حکومەت و بانکی ناوەندی عێراق کە بەهۆی خەرجی زۆرەوە و بەربڵاوەکانی حکومەتەوە یەدەگی دراوی بیانی لە ژێر مەترسی کەمبوونەوەدا بوو. لە ئێستاشدا یەدەگی دراوی بیانی لە بانکی ناوەندی عێراق نزیکەی 7 ملیارد دۆلارە. سیاسەتی دابەزاندنی بەهای دراوی نیشتیمانی بەرامبەر بە دۆلار لە بەشێک لە وڵاتەکانە پەیڕەو کراوە بۆ ڕاگرنی تەرازوی بازرگانی. ئایا لە عێراقدا ئەمە تەرازوی بازرگانی ڕدەگرێت؟ ئەتوانین بڵین لەبەرەوەی بانکی ناوەندی عێراق مؤسسەیەکی سەربەخۆنیەوە لە ساڵانی ڕابردووشەوە تا ئێستاش ئەبینین زەختێکی زۆر هەیە لەلایەن حکوومەتی عێراق لەسەر بانکی ناوەندی، لەلایەن حیزبە سیاسیەکانەوە لەسەر بانکی ناوەندی. ئەمە گەندەڵێکی زۆرەکە لە بانکی ناوەندی ئاکرێت. لە ساڵانی ڕابردووشە چەندەها ملیۆن دۆلار لە ناو بانکی ناوەندیە بە هەدەردرا، یاخود دەتوانین بڵین ئیختیلاسی تیاکرا بە شێوەیەک لە شێوەکان. هەر بۆیە مەترسیەکان لە ساڵانی ڕابردووەوە کەڵەکە بۆ لەسەر یەک و گەیشتووە بەوەی ئەمڕۆ. پێشتر
باسمان کرد لە ساڵی 2013ەوە هۆشداری ئەدرێت لەوەی بانکی ناوەندیەکە بەم وەزای کەسەتیاتی قیمەتی دینار بەرەو دابەزین و دابەزینی زیاترە ڕوە ئەگەر بێت و بەم وەزای ئێستا نەوەسێتەوە ئەوە زیاتر قیمەتەکەی لەدەست هەیە و بە تایبەتی ئەگەر بێت و نرخی نەوت لەم ئاسانی ئێستاە جێگیر بێت لەبەرەوەی عێراق وڵاتێکە زۆرترین خەرجەکانی لەسەر سێکتەری سەربازیە کەمترین پارە دایمە بۆ وەبەرهێنان دانێ ئەوە توانین بڵین زۆرترین زیان بەر ئابووری عێراقەکەوێ بەڵام ئەگەر بتوانێت نرخی نەوت بەرزبوونەوە بەخۆی بین و سیاسەتێکی حەکیمانە بەکاربێت چەمەیەکێک لە گرفتەکانی ئەم وڵاتەش گرفتی ئیداریە عێراق گەورەترین کێشەی ئیداری هەیە کێشەی بەڕێوەبردننی هەیە بۆیە زۆر جا بەرزبوونەوەی نرخی نەوت نابێتە هۆکارێک بۆ سەقامگیری ئابووری عێراق ڕەفاهێتێکە بۆ بەدەستهێنێ بەڵام هەر کاتێک وەزعەکە تۆزێک معادلەکان گۆڕانکاریان بەسەرا بێ دووبارە ڕەوشەکە تێگەچێتەوە بۆ لەبەرەوەی ئێمە وڵاتێک نین ئیداری بین لە ڕووی بەڕێوەبردنەوە ئێمە نمونەمان هەیە وڵاتانی دراوسێمان هەیە سووریامان هەیە ئێرانمان هەیە ئەمە چۆن لەی ساڕێژ ئەم بریناکە دیاخۆت بەهای دیناری عێراقی زیاتر دێنێتە خوارەوە بەتەکید ئەمە چارەسەر نییە بۆ ڕەوشەکە لەبەری تۆ چەندێک گێدەکی درای بیانی لەلات کەم کە ئەگە دیناری عێراقیش زیاتر تەبعکەی تۆ لە قیمەتی دراوەکە داوەزێنی هەمومان نەزانین بە چاپکردنیکی دراوێکی زۆر ئەبێتە هۆکاریوی کە ڕێشەی هەڵاوسان بە شێوازێکی زۆر خێرا ڕوو لە بەرزبوونەوەکە و کاتی ڕێشەی هەڵاوسان ڕوو لە بەرزبوونەوەکە چارەسەرکردنی زۆر ئاستەمە بێ دواتر قورستر تو ئەتوانی قیمەت بۆ بەهای دراوەکەت بگەڕێنیتەوە بەڵام ئەتوانین بڵین ڕەنگە یەکێک لەو هەنگاوانی بانکی ناوەندی عێراق لە ئێستا خود لە قۆناغی داهاتوە ئەگەر نەیتوانی بەم شێوازە ئێستا کۆنتڕۆڵیکە ناچار بێ بەشێکی دیکە لەم دراوە چاپ کات و بیخاتە بازارەوە بەڵام ئەمەش دووبارە لەسەر حسابی بەرزبوونەوەی ڕێژەی هەڵاوسانە بێ باشترین سیاست لە ئێستاە کە حکوومەتی عێراقی چۆن لەی پەیڕەوی بکات چییە چۆن لەی تۆزێک بارگرانی لەسەر شانی هاوڵاتیان کەم کاتەوە نەک لەسەر شانی بۆ بانکی ناوەندی هەموو قورسایەکە بداتە سەر شانی هاوڵاتیان بەڵێ بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵین وەکو چارەسەرێکی خێرا ئێستا بانکی ناوەندی لە بەردەستیانە چکە ئەگە قەرزکە قەرزەکان دانەوەی و وادەی دانەوەی قەرزەکانی عێراقی زۆر نزیک بۆتەوە کەواتە ئەو جارێ ئەم قەرزانی ئێستای پێ نادرێت و جەوەرە سووی سەر قەرزەکان وەریبگرنەوە بەکارهێنانی یەدەک ناتوانێت ئەوەش بکاتچکە بۆ گەریەدەک بە شێوازێکی خێراتر بەکاربێنە لەوەی کە لە ساڵانی ڕابردووە بەکارینەوە قیمەتی دیناری عێراقی تا دێت دابەزینی زیاتر بەخۆی بنەوە کەواتە کۆمەڵک چارەسەری دیگە کە بێت چاکسازی بکات چاکسازی لە موچەخۆرانە بکە لە فەرمانبەرانە بکە ئەو ژمارە زۆرە کە هێتی لە سلکی سەربازی ئەمانەت چارەسەرکە ئەمانە تەسفیە بکە ئەبێ خەرجەکانی حکوومەت کەم کاتەوە نەک ئەو بودجە زەبەلا حەبە و موچەی موچەخۆران دەرێت تو حسابی کە لە 65 بودجەی عێراق بۆ مەسەلەی موچارەوە ئەگەر بێت و کار لەسەر کەرتی تایبەت کە و کەرتی تایبەت ببوژێنێتەوە هانی کەرتی تایبەت بە کە بتوانێت اقتصادێکی حکومی بکە بە اقتصادی شەریکات ئەو کاتە سەرکەوتۆ بێت لەوەی کە بتوانێت زۆرترین خەڵک بخاتە سەرکار و زۆرترین خەڵکیش لە موچەخۆران و فەرمانبەران بگوازێتەوە لە سەرکی حکومەت بۆ کەرتی تایبەت ئەمە زەرێکی زۆر بوو کە بەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان کەوت بەداخەوە ئەوایە خەڵک زیاتر ڕۆشنبیراتر بیریان لە بابەتەکە بکردایەتەوە پاشان هەنگاوە نایە بۆ ئەو حاڵەتە ئێمە لە ماوەکانی ڕابردووە چەندین جار هۆشداریماندا کە کەس دۆلار نەکا بە دینار بە پێچوانە دۆلارەکە لای خۆتان هەڵگرن چێ قیمەتی دینار زیاتر و زیاتر دابەزێ بەڵام ئەتوانین بڵین بەشی گەورەی هەڵەکە یاخود بەشی گەورەی زیانەکە کە دای بە هاوڵاتیان بانکی ناوەندی عێراق بوو ئەمە هەنگاوی بانکی ناوەندی عێراق نەبای لە ماوەی شەو ڕۆژەکە بە بڕیارێک دەریکرا بەڵکو ئەوایە لە ماوەی ساڵێکە بە شێوازێکی هەنگاو بە هەنگاو قیمەتی دیناری عێراقی دابەزانە و دۆلاری سەرخسا بۆ ئەوەی خەڵک هۆشداری ئەویان لا دروست بووە کە ئەم بەها بەرەو دابەزی نەڕوە نەک ئەمە بە بڕیارێک لە ماوەی شەو ڕۆژەکە قیمەتێک لە 123,000 بچێتە 145,000. ئەگەر باسی مێژووی دیناری عێراقی بکەین ڕەنگە هیچ کاتێ وەکو ئێستا بەهای دیناری عێراقی نەهات پێتە خوارەوە. بۆ نمونە لە ساڵی 1960 یەک دیناری عێراقی بەرامبەر بوو بە $2.88. لە ساڵی 1970 بەهای دیناری عێراقی بەرزترین ڕێژەی تۆمار کردووە بەرامبەر بە دۆلار بە جۆرێک یەک دیناری عێراقی بەرامبەر بووە بە $3.03. دۆخی سیاسی و ئاڵۆزی ناوچەکە هەڵکشان و داکشانی زۆری بە بەهای دینارەوە کردووە تا دوایین جەنگی درێژخایانی نێوان ئێران و عێراق بە جۆرێک بەهای دیناری عێراقی هاتۆتە خوارەوە بۆ هەر یەک دینارێک بەرامبەر بووە بە $1.86. لە دوای گەمارۆکانی سەر عێراق و دەرکردنی چاپی نوێ لە ساڵی 1991 دیناری عێراقی بەرامبەر بە دۆلار بە تەواوەتی بێبەها بوو. دواتر و لە پرۆسەی ئازادی عێراق لە ساڵی 2003 و دەرکردنی چاپی نوێ و دانانی یەدەک لە بەرامبەر دراوی نیشتیمانی نرخی دینار بەرامبەر بە دۆلار نیمچە جێگیریەکی بەخۆیەوە بینی
بە جۆرێک هەر دۆلارێک بەرامبەر بوو بە 1200 دینار. داهاتی عێراق زیاتر و گەندەڵیەکان بەرەو ژوورتر داوای لێهات ساڵ لە دوای ساڵ کورتێنانی بودجە لە عێراقدا تۆمار دەکرا. لە ساڵی 2020 گڵۆپی سوور بۆ عێراقیەکان داگیرسا و کورتێنانی بودجە 58 تریلیۆن دیناری تێپەڕاند. بۆیە بانکی مرکزی بە ناچاری بڕیاری کەمکردنەوەی بەهای دیناری عێراقی بەرامبەر بە دۆلاردا بە جۆرێک هەر دۆلارێک بەرامبەر بوو بە 1450 دینار. دیار نییە لە ساڵی 2021دا عێراقەکان دۆخیان چۆن دەبێت. ئەو بڕیارەی بانکی مرکزی تاکەی دەبێت نرخی نەوت بەرز دەبێتەوە یاخود دۆخی ئابووری عێراق لەم ساڵدا بەم شێوەیە دەبێت. ڕێژەی ئاڵوگۆڕی درا و خواز لەسەر دۆلار لە بازاردا بە نزیکەی 140 زیادی کردووە. خەڵک دەیەوێت ئەو دیناری لە ماڵەوە هەیەی بیکاتە دۆلار. هەندێکیش مەبەستیان ئەوەیە ئەگەر بەهای دۆلار زیاتر بوو قازانجی لێ بکەن. هەندێکیشیان ئەوانن کە بە دۆلار کاڵایان کڕیوە و بە دینار فرۆشتویانەتەوە و نەیان کردوتەوە دۆلار. ئێستا دێن بە خێرایی ئەو دینارەی لەبەردەستیانایە دەیکەنە دۆلار تا زیانێکی زیاتر نەکەن. وەزارەتی دارایی و حکوومەتی عێراقی و بانکیشی ناوەندی لە بەغدا کاتێکا بڕیارەیاندا ئەوان ناویان لێنا بڕیارێکە نەشتەرگەریمان بۆ ئابووری عێراق کردیا. بە پاساوی ئەوەی لە داهاتوو لە چەند مانجی ئایندەدا بە تایبەتی بۆ منە لە کۆتاییەکانی 2021 ئەوان وا پێشبینی دەکەن بەرهەمی ناوخۆ ببوژێننەوە بەهۆی ئەو گرانبوونی دۆلار بۆی بەرهەمی ناوخۆ بتوانی ڕکابەری بەرهەمە هاوردەکانی بیانی بکە بە تایبەتی مەسەن بەرهەمی تورکی و ئیرانی. ئەوەی ئێستا دەبینی فرۆشیارەکان زیاترن لە کڕیارەکان تەنها ئەو کەسانەنە کەوا کاڵا و کەلوپەلیان لە ڕابردوو فرۆشیە بێئومێد بوون لەوەی کە جارشکە دۆلار دەبەستەوە. بەڵام ئێستا هەندێک کەسەیە ئومێد بەوەی دەکاکەوە بۆ نمونە لە پەرلەمانی عێراقی دەنگدان لەسەر ئەو پرۆژە یاسایە نەکرێت. بەڵام بە بۆچوونی ئێمە دەنگدانەکە دەکرێت لەبەرەوەی پێشتر هێزە سیاسیەکان لەسەر ئەو بابەتە ڕێککەوتون ئەگەنا نە وەزارەتی دارایی نە حکوومەتی عێراقی نە بانکی مرکزی هەرچەندە بانکی مرکزی دەسەڵاتێکی ڕای هەیە بەڵام نەیدەتانی باوەڕ ناکەم بیتوانی پەنا بۆ ئەو جۆرە بڕیارانە بە. لە زۆربەی کۆمەڵگاکاندا بەکاربەران دەتوانن کاریگەری لەسەر نرخەکان بکەن لە ڕێگای ڕۆشنبیری کڕینەوە ئەوەی کە پێویست نییە نەکرێت و پەلە نەکرێت لە کڕینی کەلوپەلی جوانکاریدا هەتا ئەو کاتەی ئاستی گشتی نرخەکان جێگیربوونی زیاتر بەخۆیەوە دەبینێت و بازاڕەکان سەخامگیر دەبێت. هاوکات لەگەڵ دابەزینی بەهای دیناری عێراقی بەرامبەر بە دۆلار ڕاستەوخۆ دوای بڕیارەکەی وەزارەتی دارایی و بانکی ناوەندی هەرزوو هاوڵاتیان و کڕیاران بە هەڵمەت چوونە ناو ناوەندەکانی فرۆشتن و زۆربەی مۆڵ و مارکێتەکانیان قەرەباڵق کرد و خواستیان لەسەر چەند بەرهەمێک دوو هێندە زیاد کرد. نرخی کاڵاکان ١٠ تا ١15 شتێکی چاوەڕوان کراوە بێتە سەری لە پاڵ بەرزبوونەوەی نرخی دۆلار بەرامبەر دینار. ئەو کاڵایانە هەر هەمووی لەلایەن کۆمپانیای دابەشکەر بە دۆلار هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت. بازاڕەکانی عێراق بە شێوێکی گشتی و کوردستانیش دەتوانن بڵێم ١٨ سەرچاوی کاڵاکانی لە دەرەوە سەرچاوە دەگرێت. هەر هەمووشیان بە دۆلار هاتوونەوە بە دۆلاریش بە مارکێتەکان دەفرۆشتێن و بەڵام مارکێتەکان بە نرخی ڕۆژ دەیگۆڕنەوە بە دینار، یعنی کاڵاکان نرخی دیناری کە لەسەردا درێت بە نرخی ڕۆژە واتە ئەوڕۆ دۆلار بە چەند بێت ئەو نرخە دەگۆدرێت و تەرجمە دەکرێتەوە لەسەر کاڵاکان. بۆیە ئەو ڕێژەیە شتێکی چاڕوان کراوە تا 10 تا 115 بێتە سەرێ. هاوردەکردن بەهۆی بەرزبوونەوەی نرخی دۆلار بەرامبەر دینار هاوردەکردن کەمێک سنووردار دەبێت، کەمێک کەم دەبێتەوە. بەڵام لە هەمان کاتیشدا ئێمە هۆشداری ئەوەمان داوەتە ئەو کۆمپانیانەی کەوە چالاکی فراوانیان هەیە و کاڵای زۆر هاوردەی هەرێمی کوردستان و عێراق دەکەین. ئێمە پێمان کردوونەکە لە هەر ئەو کاڵایی کە تو دەهێنی بیر لەوەی بکەوە کە لە ئایندەدا کارگەی ئەو کاڵایەت لە کوردستان و یان لە شاری هەولێردا مەزرێنی. چونکە بە دڵنیاییەوە سیاسەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەو کابینەی گرنگی بە کوشت و کاڵ دەدات، گرنگی بە پیشەسازی دەدات، گرنگی بە بازرگانی دەدات، هەموو لایەک فراوانێک دەبینرێت کەوا هەنگاویشی بۆ هێناوە. بۆیە ئێمە ئامۆژگاری و داواکاریمان لە برا بازرگانەکانمان ئەوەیەکەوە هەوڵ بدەنکەوە
کارگەی بەرهەمەکان دابمەزرێن ئەو بەرهەمەی کە تو هاوردەی هەرێمی کوردستان دەکەی بیر لەوە بکاتەوەکەوە کارگەکەی دامەزرێن چونکە ڕۆژ بە ڕۆژ ئەوەی هەست دەکرێتکەوە دۆلار بە قیمەتتر دەبێت بەرامبەر دینار بەرەو شکستی دەچێت وایە ئەوەش دەبێتە هۆکارێکەوە بەرتەسکی زۆر دروست دەکات بە بەرامبەر هاوردەکردنی کاڵا چونکە ئەو کاڵایانە هەر هەمووی بە دۆلار دێت و هەموو ئەو کۆمپانیانە دەرفەتیان لە پێش دەڕەخسێنرێتکەوە کاری هاوردەکردنی کاڵایەکی دیاریکراو دەکەن دەتوانن هەر ئەو کاڵایە دیاریکراوەی خۆی ئەلێروکانە کارگەی بۆ دامەزرێت بۆی بتوانێت حەزمی پێداویستی خۆمان پڕکاتەوە شپرزەیەک لەناو بازاڕەکان دروست نەبێت و سەقامگیریەک لە دۆخی بازار دروست بێت. هەموو داتاکان ئاماژە بۆ ئەوە دەکەن کە عێراق پێش قەیرانی دارایی قەیرانی بەڕێوەبردننی هەیە هەر ئەمە ژوای کردووە ئەو وڵاتە نوقمی گەندەڵی دارایی بکات بە جۆرێک گشت یەکتەرەکانی ئەو وڵاتە تێوە گلاوە هەر بۆیە ئەم ساڵ عێراقیەکان ساڵێکی سەختی ئابووریان دەبێت. سەرەڕای هەموو ئەو قەیرانە سیاسی و ئابووریەکان کە لە عێراقدا دەگوزارێت دابەزینی بەهای دیناری عێراقیش بەرامبەر بە دۆلار گرفتێکی ترە بۆ عێراقیەکان وەک دەگوترێت بڕیارە سیاسیەکان ئاراستەی ئابووری هەر وڵاتەیەک دیاری دەکەن هەموو ئاماژەکان بۆ ئەوەن کە لە ساڵی 2021دا عێراقیەکان دۆخێکی سەختیان دەبێت هەڵبژاردننی پێشوەختەش هێندەی تر دۆخەکە ئاڵۆستر دەکات بۆیە دەبێت هەرێمی کوردستان نەبێتە بەشێک لەو قەیرانانە و هەنگاوی خێراتر بنێ بۆ ئەوەی لە قەیرانەکان دەربازی ببێت.